هەر کلیپە و 600 دەفتەری دەوێت. فیلمەکە ئەو فیلمەی نمایشکرا ئەمڕۆ لێرە ئامادە بووی چۆن بوو بەڕای جەنابەت؟ بەڕێی منەوە هەنگاوێکی زۆر باشە بۆ سینەمای کوردی کە هەوڵدانێکە کە سینەمای کوردی بۆ پێشەوە بڕوا بەڕاستی و دەستخۆشیان لێ دەکەم لەبەرەوەی ئەو نوع با بڵێن ستایلە لەوانەیە نەکرابێت لەبەرەوەی لە چیرۆکێکی حەقیقی وەرگیراوە باسی نەوەتەکان دەکا و هیوادارم هەموو کوردێک بچیتە سینەما و فیلمانە ببینی هەر هەموو فیلمێکی کوردی بینی بەتایبەت بەرازیل لە شینەکە لەبەرەوەی کە خەڵک دەستە سینەما ئەوە پشتگیریە بۆ سینەمای کوردی ئەم ناڵێ مەچونە با بڵێن بڕۆنە سینەما بەس قەزم ئەگەر بەتایبەت بچنە ئەو فیلمانەی کە لە کوردستان دروستکراین لەبەرەوەی ئەو داهاتە وا دەکات کە فیلمی باشتر و باشتر دروست بکرێت. تا چەند گۆڕانکاری بەسەر فیلم داهاتووە فیلمی سینەمای داهاتووە لە کۆن و لە ئێستادا؟ چۆن باسم کرد هەوڵدانێکی زۆر باشەیە دەزانی خۆت هەموو فیلمێک با بڵێن ستایلی تایبەتی خۆی هەیە دراما و با بڵێن ئەگەر بڵێن مۆسیقی بی فیلمەکە یان ئاکشن بی هەنگاوەکان زۆر باشن. بیردەوە کردوتەوە بەشداری فیلم سینەمایەک بکەیت؟ ئەمن لە 2006ەوە سیناریۆم حازرە بۆ یەکەم فیلمی گۆرانی ئامێز ئی کوردی لەو کاتەوە هەر کاری لەسەر دەکەم ئێستاش ئینشاءڵڵا چۆن دەڵێ خەریکم بەردەوام ئیشی لەسەر دەکەم ئەو کات نەمتانی بیکەم لەبەرەوەی دەزانی فیلمی غینایی زەحمەتترین ژانرە با بڵێن ستایلە هەم مادیەن هەم بۆ ئیشکردنیش و کاتیشی زۆر دەوێت هەتا ئێستا باوەڕ ناکەم کوردستان بۆیەوە ئامادە بی بەس ئەگەرە من بیکەم. ئەمڕۆ کەنێزەکێکە تەقاندەوە و بەیانی کلیپێکی نوێ بڵاو دەکەیتەوە؟ بەیانی کلیپ نییە ببوورە ئاودیۆیە بەڵێن بۆ پرسیار لێرە دێت بۆ بەس ئاودیۆ مامۆستا ئاراس بەوە بەناو بانگە لە کلیپەکانی هەڵپەرچێ و شتی جوان دەکا بۆ ئەم جارە لەبەرەوەی خۆت دەزانی کلیپەکە هەموو کلیپەکانی من هەر کلیپە و 600 دەفتەری دەوێت. ئەوە هۆکارەکەی؟ بەڵێ. ئاراس وەکو با بڵێن هونەرمەندێکی شاری هەولێر تا چەند متابعەی سینەما دەکات خودت بەدواداچوون بۆ فیلمە سینەمایەکان دەکەی لە ئاگام لە هەموو فیلمەکانە کە لە کوردستان دەردەچن ئاگام لە هەموویانیان لە گۆرانیەکەشت ئاماژەت بۆ داوە لە دوایین گۆرانی خۆمدا ئەمە دەبێتە دوایین گۆرانی ژیانی هونەریت یاخود ئەوە داوای لێبوردن دەکەم لە جێگران لەوەیەوە با بڵێن نەمدەویست بڵێم حەزم لێ بڵێم کە با بڵێن نەک ئاخیر لە ژیانم کە با بڵێن کە ئێستا نوێترین. بیر لەوە کردێتەوە واز لە گۆرانی وتم بێنی؟ نا هەرگیز ناقەت. دەست خۆشەوە بە سارا زۆر سپاس. زۆر سپاس بەوەش. سڵاو هاوڕێیان بە بۆنەی بەهار و نەورۆز و جەژنی ڕەمەزانی پیرۆز ئاخیر بەرهەمی خۆم کە گۆرانیەکە بە ئاودیۆ پێشکەشتان دەکەم گۆرانیەکەش ناوی خۆم پێ نەگیرە.